إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الكتاب كلام الله، باشترين كتاب و پەرتووک بەڕاستی قورئانەکەی خوای پەروەردگارە، ئەو پەیامەیە کە خوای پەروەردگار بۆ مرۆڤایەتی ناردوویەتی. وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وباشترين ڕێبازێک کە ئینسان مرۆڤ بگرێتە بەر بەختەوەری دنیا و قیامەتی تیا بێ بۆی ڕێبازی پێغەمبەری خۆشەویستمانە صلى الله عليه وسلم. وشر الأمور محدثاتها، خرابترین کار و کردار، خرابترین بیر و ئەفکار کە لەسەر زەویە پیادە بکرێ، ئەو بیر و بۆچوون و کار و کردەوانەیە کە مخالفەی پێچەوانەی سەرپێچی ڕێبازی پێغەمبەرە صلى الله عليه وسلم. وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. بەڕاستی خراپترین ڕێگا ئەوانەیە کە پێچەوانەی ڕێبازی پێغەمبەر بێ صلى الله عليه وسلم، و هەر کار و هەر بیر و کار و گفتارێکیش مخالفەی ڕێبازی پێغەمبەر بێ صلى الله عليه وسلم، دڵنیابن سەر لێشێوانە، گومڕاییە، لادانە لە فیترەتی مرۆڤایەتی، لادانە لە بەها بەرزەکانی مرۆڤایەتی، و بەتەئکید خوا پێی ڕازی نییە، و بەتەئکید داهێنرا و بیدعەیە، و هەر بیدعەیەکیش کە پێچەوانەی ڕێبازی پێغەمبەر بێ صلى الله عليه وسلم شوێنی ئاگری جەهەنەمە. خوا پەنامان بدە. میوانەکانی ماڵی خوا، ئەم جمعەیە یەکەم جمعەمانە لە مانگی ڕەمەزانی پیرۆزی ساڵی 1440. خوای پەروەردگار بیکاتە مایەی خێر و بەرەکەت، بیکاتە مایەی ڕەحمەت و بەرەکەتی خۆی بەسەر هەموو جیهانە، پاشان ئومەتی ئیسلام، پاشان ملەتی ئێمەی کورد. 1438 ساڵ بەلێ ئیسا خوای تەعالا ڕەمەزانی فەرز کرد. 1438 ساڵ بەر لە ئەمڕۆ خوای تەعالا ڕەمەزانی فەرز کرد لەسەر مسلمانان، ڕۆژووی ڕەمەزانی فەرز کرد لەسەر مسلمانان. ڕەمەزان مانگی خێر و بەرەکەتە، ڕەمەزان مانگی ڕەحمەتە، ڕەمەزان مانگی خوایە، ئەو مانگەیە کە شەیتانەکان تایە کۆت و زنجیر ئەکرێن، فرسەتێکی گەورەیە بۆ مرۆڤایەتی کە چاکە بکەن. یا باغی الخەیری، هەموو شەوێ بانگدەرانی خوا بانگەکەن، هەموو شەوێ یا باغی الخەیری ئەقبل، ئەی ئەوانەی کە حەز لە چاکە ئەکەن فەرمون ئەوە مەیدان چۆڵە، کاتەکانی تر
لەوانەیە شەیطان لەوانەیە هەندێک شت ڕێگیری کردی بێ لێتان فەرمون یا باغی الخەیر ئەی ئەو کەسانەی کە عاشق و شەیدای خەیر و چاکن بەڵام شەیطان نەیەڵاون فەرمون ئەی ئەو کەسانەشی کە ئاواتتان خراپە و خراپەکاری بوو بڕۆن کاتی ئێوە نییە ئێستا دەرگاکانی بەهەشت هەمووی واڵا ئەکرێتەوە دەرگاکانی دۆزەخ هەمووی دائەخرێ فرسەتە خۆشەویستەکانم فرسەتە ژیانی خۆت بگۆڕی من زۆر جار لەم شوێنەوە لەم منبەرەوە عەرزتانم کردووە کە مانگی ڕەمەزان لەگەڵ مانگەکانی ترە وەکو مەرکەز تەدریبێک وایە وەکو بنکەیەکی فێربوون وایە کە ئینسان لە ساڵێکە یەک مانگ لە 12 مانگەکە یەک مانگ تەرخانەکە خوای تەعالا شەیتانەکانی بۆ ئەبەسێتەوە مسلمانان هەر هەمووی دەست ئەکەن بە ڕاهێنان بە تەدریبکردن بۆ ئەوەی ڕابێن لە 11 مانگەکەی تریشە لەسەر چاکە و چاکەکاری فرسەتە خۆشەویستەکانم نیعمەتێکی زۆر گەورەیە ڕۆژوو بە جەماعەت نوێژ بە جەماعەت خێر بە جەماعەت چاکەکردن بە جەماعەت زۆر نیعمەتێکی گەورەیە لەزەتێکی تایبەتی هەیە گەرما تەئسیر ناکە سەرما تەئسیر ناکە ناڕەحەتیەکان تەئسیر ناکەن لەزەت و چێژەکەی تەنانەت مناڵی شەگرێتەوە تەنانەت پیرێژن و پیرەپیاوی شەگرێتەوە تەنانەت نەخۆشە درێژخایەنەکانی شەگرێتەوە کە بەشدارنی لە ڕۆژۆکەیە بەڵام بەشدارن لە شەو نوێژیەکەیە بەڵام بەشدارن لەم ئاهەنگە سەرتاسەریەی ئیسلام و مسلمانان کە خوای تەعالا لەم مانگەیە ڕەخساندوێتی بۆ من نیعمەتێکی زۆر گەورەیە خۆشەویستەکانم نیعمەتێکە لە ڕاستیە حەقی خۆیەتی خۆشحاڵ بین حەقی خۆیەتی گەشکە بکەین لە خۆشیە کە خوای تەعالا ئەم مانگە خۆشیەی بۆ ئێمە ڕەخساندووە تەمەنمانی درێژ کردووە براینە سەلەف پێشینان پیاو چاکان ئەوانەی کە ئێمە کردومانن بە قودوەی خۆمان 6 مانگی ئەمە داوایان ئەکرد خوای تەعالا بیانگەێنێتە ئەم مانگە 6 مانگ تەسەوورەکەن هەندێ لە سەلەف و پیاو چاکان لەو مانگە دوکانەکەی هەردا ئەخست هەردای ئەخست دوکانی دا ئەخست یەکلا ئەبووەوە تەسەوورەکەن تەنانەت گەورەترین مامۆساکان و عالم و زاناکانی ئەم ئومەتە لە مانگی ڕەمەزانە دەرسی تەلەبیان نائەدایەوە کە چەندێ گەورەیە دەرزدانەوە ئەیان نوت ئەم مانگە مانگێکە هەر یەکێ بۆ خۆی خڕکە ئەبێ تەماحەت هەبێ منیش خەریک خۆمم هەیان بوو لە ڕۆژێکە ختمەی قورئانیە کرد هەیان بوو لە یەک ڕۆژە ختمەی قورئانیە کرد نەک قەدیم من ئێسەش خەڵک ئەناسم لە یەک ڕۆژە ختمەی قورئانەکە ئێسەش هەیان بوو لە 2 ڕۆژات ختمەیەکە کرد هەیان بوو لە 3 ڕۆژایی کرد کەمیان بوو لە مانگەکە یەک ختمەیە کرد کەمیان بوو چونکە ئەوان هەموو ژیانیان تەرخانە کرد بۆ خواپەرستی لە مانگە فرسەتە خۆشەویستەکانم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە هەموو مانگەکانە جەواد بووە سەخی بووە قمەی سەخاوەتی هەبووە لە هەموو کاتێکا پێغەمبەر صلی الله عليه وسلم گوێ بگرن خۆشەویستەکانم لە صحیحی مسلمە هاتووە ئەصحابە ئیگەڕنەوە ئەفەرمن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە هەموو کاتێکیا کە بۆتە پێغەمبەر و تەنانەت پێش پێغەمبەرایەتیش کە خوا پەروەردەی کردووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم داوای هەرچی لێ بکرایە قەت نەیئەوتنە ئەگەر هەی بوایە قەت نەیئەوتنە الله لەم ڕەحمەتە ڕێک ئەو ئاەتانەی کە باسی گەورەترین مرۆڤایەتی ئەکەن گەورەترین ئینسانەکەن سەرمەشقترین ئینسانەکەن لە خودی ڕەسوول الله جێبەجێ وإنك لعلى خلق عظيم وإنك لعلى خلق عظيم أي پیغمبری خو براستي جوانترین أخلاق جوانترین روشت كخوا داي بزاند بي بو مروفايتي لتويا كاملة وإنك لعلى خلق عظيم الله چي روشتيكي مزنت هي أي پیغمبری خو شويست خوا وصفيك خوايا وصفيك أفرمي وما أرسلناك إلا رحمة للعالمين والله إيمتو من تنها ناردوه ببياميك تاوكو ببي بالرحمة خير وبركة بهم جهانيان
نەک بەس بۆ عالمی ئینس، نەک بەس بۆ عالمی جن، بەڵکو بۆ هەموو جیهانیان، ئینس، جن، دار، بەرد، حەیوان، هەمووی پێغەمبەر ڕەحمەتە، یاساکەی ڕەحمەتە، پەیامەکەی ڕەحمەتە. ولكم في رسول الله أسوة حسنة، أو پیغمبر باشترين قدوة بو ايوي مروف حزكي قدوة به، والله قدوي تو تنها لمحمد آية صلى الله عليه وسلم، حزناكم ناو بينم قدوتان زور بو خوتان هل بجاردوا أي مسلمانان، هر يكي سر مشقكي بو خوي هل بجاردوا، هر يكي سر مشقكي بو خوي هل بجاردوا، هيا توپانچيك، هيا كابرايكي سياسي، هيا رئيسي حزبك، هيا بيرمندك، هيا أفخاوان فكريك. خوي تعالى فرمي وزور هلل، وزور هلل قدوة سرمشقكتان هالا بالتانا لناو دماركاني خوينتانا ديتو الرا سرمشقكتان شو الروج هالا برچاوتان بس يواستي بيناكن جوانترين سرمشق لسر روي زيويا محمد المصطفى صلى الله عليه وسلم، بس يوجي انا كشي نازانن، تنانت ناوكشي نازانن، تنانت خيزانكاني ناناسن، تنانت بناوكاني ناناسن، تنانت هيش لجياني نازانن. ارون كتيبه خينا وباسي فلان وفيسان وارون جو اقرن لفيديوك كرت فيديو باسي فلان كسكا كان حلقه باسي فلاني بلام لسر پیغمبر صلى الله عليه وسلم زور فقير ايوه كخواعي كردو تقدو بو ايوه مروف خوا باشي ناسي خواش قدوه كي بو ناردو كبو اوي بختور به لدنيا بيش قيامت. بلام مروفايتي الرويان كردو تشتيلك عجيب وغريب، خوان بدستي خوان بوشيان يقرون بختوري دنيان لأسينته بيش بختوري قيامت. خوشويسمان صلى الله عليه وسلم لها موكاتيك قد داواي اشتكي لي نكرا وجو بقرن أفرمن ما سئل رسول الله صلى الله عليه وسلم شيئا إلا أعطاه، حرشتي داوا كرا ولا بيغمر صلى الله عليه وسلم داوتي أقرأيبو به. فجاء رجل كابرايا كاتلاي بيغمر صلى الله عليه وسلم داواي كردوتي أي محمد بمدري يا خلق بو تعقيب بيغمر يكرده صلى الله عليه وسلم، بلام بزان آية أن بيغمر بالفعل سر مشقة، بالفعل بيغمر إخوة أي محمد بمدري بيغمر إخوة صلى الله عليه وسلم أي فرمو بيني أودو جولات بينيوا وتي بالي وتي چي هاتيا وتي مرة حشترا چي فرمو يوهارها ميبوتو تماشايكي كرد تو براسته بيم بيكني هاتون بولاد قالتم بيبكي فرمووی نەخێر حاشا پێغەمبەرانی خوا گاڵتە بە خەڵک بکەن، ئەوە هەر هەمووی بۆ تۆ. کابرا حتا گەیشتەوە عەشرەتەکەی خۆی نێزدا نێتوانی دانشێ، ڕۆیشتەوە وتی کورە فریای خۆتان بکەون بکەونە بڕۆن بۆ لای ئەو پێغەمبەرەی کە نازانێ فەقیری چییە، لە فەقیری ناترسێ، خۆتانی پێ بگەێنن. بەڕاستی ئەمە پیاوێکی ئاسایی نییە، کەسێکی ئاسایی نییە. ئەو پێغەمبەرە مەزنە، ئەو پێغەمبەرەی کە ئەوەندە گەورە بوو جیاواز لە مانگی ڕەمەزان تەعامولێ کرد. من باسی جوودی پێغەمبەرتان بۆکەم صلی الله عليه وسلم، جیاواز تەعامولێ کرد لە مانگی ڕەمەزانە. ئەوە تا گوێ بگرن ئیبن عەباس ئەیگەڕێتەوە لە صحیحەین هاتووە ئەفەرمێ كان رسول الله صلى الله عليه وسلم كان النبي صلى الله عليه وسلم أجود الناس، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەخیترین کەس بووە، هەر ئەبێ واژبێ سرمشقة خاوني خلق العظيمة خاوني رحمة للعالمين أبي وابي بيغمري خواص الله وسلم لها مو خلق سخيت ربوة بلام أجود ما يكون وكان أجود ما يكون أو بري سخاوتكي لك يا أبو في رمضان لمانجي رمضان أبو أو بري سخاوتكي في غمر صلى الله عليه وسلم لمانجي رمضان أبو كاتي جبريل عليه السلام أهات خزمتي قرآني بو أخرين دوا في غمر خواص صلى الله عليه وسلم داواي حرشي دي بكر دا قتنا يوتنا حتى أفرمي الأخيرة أفرمي حين يلقاه جبريل أجود بالخير في غمر صلى الله عليه وسلم أو كات أوان دا خيرك حتى بايكي تيشن سريعة في غمر صلى الله عليه وسلم لوش خيرات ربو لخيرو لچاكا كردنو لسخاوته مانجي رمضان فرصته خوش يسكان مانجي كحر خوي بو خوي مانجا كخ مانجي خوايا جیاوازە خۆشەویستەکانم جگە لەوەش حەسەنات تایە چەند قاتە حەسەنات تایە چەند قاتە چەند گرنگە ئینسان ڕۆژوو خێر و سەدەقە بەیەکەوە ببەسێ
آخر پیغمبر فرمي صلى الله عليه وسلم أفرمي إن في الجنة غرفا يرى ظاهرها من باطنها وباطنها من ظاهرها قالوا لمن هي يا رسول الله پیغمبری خوا صلی الله علیه وسلم فرمووی قەسرێلێکەیە لە بەهەشت کۆشکێلێکی تایبەتی هەن لە بەهەشتا ئەوەندە جوانن ئەوەندە کەم وێنن هەر نییە وێنەشی لە دەشتەوە ناوەکەی دیارە لە ناوەوە دەشتەکەی دیارە وتیان ئەی پێغەمبەری خوا ئەو کۆشکە تایبەتیانە بۆ کێن پێغەمبەر صلی الله علیه وسلم فرمووی لمن طيب الكلام وأطعم الطعام وأدام الصيام وصلى بالليل والناس نيام فرمووی ئەوە بۆ کەسێکە چوار صفەتی تیابێ لە ڕەمەزان ئەتوانی هەر چواری لە خۆت کۆکەیتەوە چی ئەی پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم بۆ کەسانێکن یەک قسەیان شیرینە ڕەمەزان مەدرسەی قسە شیرینیە مەدرسەی ئەوەیە کاتێک کە پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم کاتێک یەکێک شەڕت لەگەڵاکات گوێرت پێدات و ئەڵێی منام بە ڕۆژوو کابرا گوێ نەدا خۆی داهاتەکێنێ بالێت تۆ ناڵێ وەڵایی با نەڵێن ترسنۆکە با نەڵێن ناوێرێ نا تۆ ئەو بەرنامەی تۆ وانە ئیسلام وا تۆ فێر ناکە ئیسلام بەو شێوازە خەڵک فێر ناکە ئیسلام فێرتەکە کاتی ئەو تووڕە ئەبێت تۆ بڵێ گەردن تازە بێ من هەم بە ڕۆژ قسەی شیرین ئەوە صفەتی یەکەم صفەتە ئەی ئەوانەیەوە ئەو خانوە جوانانە ئەو قەسرە جوانانە ئەو کۆشک و تەلارە بێوێنانەیان بۆ هەیە دووهەم ئەطعەمە الطعام خواردن ئەدە خێر ئەکا سەدەقە ئەکا سێیەم ڕۆژوو ئەگرێ ئەدامە الصیام چوارەم وصلى بالليل والناس نيام بڕۆ بە شەو هابە لە کاتێکە خەڵخەوتووە ئەو شەو نوێژیەکە و مژدەی ئەوەتانیش پێ ئەدەم هەر کەسێ لە تەراویحە لە یەکەم ڕکاتەوە هەتا ئاخر ڕکاتی هەموو شەوێ بەشدار ببێ لەگەڵ ئیمامی مزگەوتە خێری هەموو شەوەکەی بۆ ئەنووسرێ کە شەو نوێژی کردبێت خێری ئەوەت بۆ ئەنووسرێ کە كأنه خلق خوتوه بتوهاي بتوشو نيوجيكي وأو كسانشي كنيوجي عشاء بجماعات بكن ونيوجي بياني بجماعات بكن خيري شو نيوجيكي كامليا بو نسري أماش نعمتكي زور قورية كوابو تجارة كردنو بازرقاني كردن لقل خواي پروردگارا يكي اكل نعمة قوركان وبتايبتي لمانجي رمضان لو عليهم بلين تجارة للخوا بازرقاني للخوا بەڵێ برا بەڵێ خوشکی بەڕێز بەڵێ تجارت لەگەڵ خوا هەر خوا لە قورئانە خۆی باسیەکە ئەفەرمێ إن الذين يتلون كتاب الله وأقاموا الصلاة وأنفقوا مما رزقناهم سرا وعلانية أولئك يرجون تجارة لن تبور ئەو کەسانەی کە قورئان ئەخوێنن ئامۆژگارەکانی قورئان وەرەگرن نوێژ و ڕێکوپێکی ئەنجام ئەدەن خێر و سەدەقات ئەکەن ئەوانە بەڕێزان ئەوانە تجارەتێکیان کردووە هەرگیز خەسار ناکەن تجارەتێک کە هەرگیز خەساری نییە تۆ هەر تجارەتێکەکەی قابلی بە خەسارە بەس تجارەت لەگەڵ خوایە خەساری نییە چی تجارەتێ لەوە گەورەترە کە خوای تەعالە ئەفەرمێ مثل الذين ينفقون أموالهم في سبيل الله كمثل حبة أنبتت 7 سنابل في كل سنبلة 100 حبة والله يضاعف لمن يشاء والله واسع عليم نمونێ ئەو کەسانەی کە لەگەڵ خوایە تجارەتەکەن کە یەک دانەگەنمێک وەک ئەوە وایە وەکو کەسێک وایە یەک دانەگەنمی ئەچێنێ دانەگەنمەکە 7 گوڵ دەردێنێ گشت گوڵێکی 100 گەنمیا پێوە وەلەوەش زیاتر خوای تەعالە پادەش یعنی یەک بە 700 هیچ تجارەتێ نییە لەم دنیایە یەک بە 700 بێ حتى ئەو تجارەتە فێڵانەشی کە ئەکرێت کە ئەوترێت کە خەڵکی مسلمانی پێخەڵەتیان راماوەیەکە گەنجانی پێ ئەخەڵەتیان رێ ئاوا و ئاوا و ئاوا هەتا ئەوانەشە ئەگەر بالفعل ئەو خەیاڵانە باتاتە دیش وەک ئەم تجارەتی خوا نییە یەک بە 700 یەک دیرهەم ئەدەی دڵنیا بە 700ەکە دەسەکەوێ من باسی پاداشتی دنیا ناکەم چونکە جاری وهەیە لە دنیاش خوای گەورە پاداش دەداتەوە جاری وهەیە لە دنیاش خوای گەورە پاداش دەداتەوە گوێ بگرن خۆشەویستەکانم
صحابة پیغمبری خوا افرمی صلى الله عليه وسلم بو ما نگرێتەوە باسی کابرایەکمان بۆ کە لە صحیحی مسلمە هاتووە ئەڵێ کابرایەک ڕۆژێکیان بە سەحرایەکە ڕێەکە بە دەشتێکی چۆڵە دنیا نەهاتە بێبارانیە خەڵق حاڵی زۆر خراپە لەو کاتە کابرا ئەبینێ هەورێ خڕ ئەبێ هەورێ دێ هەورێ غەریب و عەجیب لە کوتوپڕەیە دێ کابرا دەشتەکە چۆڵە گوێی لێ ئەبێ دەنگێک بانگ ئەکا پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم لەو ئەو هەورەوە پێ ئەڵێ بڕۆ خێر و بەرەکەتەکەت بڕژێنە ناو حەدیقەکەی فڵانی کوڕی فڵان ناو باخەکەی فڵانی کوڕی فڵان عەجیب و غەریب ئەم کابرا زۆر سەیری دێ تووزێکی پێ ئەچێ و باران دەسی پێ ئەکا باران دەسی پێ ئەکات لە شوێنێکە ئەو هەموو ئاوە هەمووی خڕ ئەبێ ئەڕات چەند جۆگە هەیە خڕ ئەبێ بەدەو جۆگەیەکیان ئەڕوا ئەویش بەو جۆگەیە ئەڕوا دەی ئەڕات تا گاتە باخێ تەماشاکە ئەمە کابرایەکە بێڵەکە ها بەدەستیەوە خەریکە ئاوەکە دابەشە کاتە سەر باخەکەیە سەلامی لێەکە و ئەو شێ عەلەیکوم سەلام ئەڵێ تۆ زەحمەت نەبێ ناوت چییە ئەڵێ فڵانی کوڕی فڵان سبحان الله ئەڵێ بۆ پرسیار ناوی منەکەی ئەڵێ والله عەجیب و غەریب لەم بێبارانیە لەم وەزعە والله گوێم لە حەورەکە بوو یەک بانگدەرێ بانگی کردوتی بڕۆ ئاوەکەت بڕژێنە ناو باخەکەی فڵانە کەسە عەجیب تو ئەبێ چیت کردوێ بۆ خوای پەروەردگار فەرمووی مادام وایە من ئەمە سڕی بەینی خۆم و خوایە بەڵام مادام تۆ ئەوە خوا ئەوەی پێت پیشاندا منیش باقەکەیت پێ ئەڵێم والله من ئەم باخە خوای تەعالا بە من بەخشوێتی لەو کاتەوە بە من بەخشوێتی من کردمەتە سێ بەشەوە خێری ئەم باخە واریداتی ئەم باخە کردمەتە سێ بەشەوە بەشێکی لە سەر خۆی سەرفەکەمەوە ساڵانە بەشێکی بۆ باخەکە سەرفەکەمەوە بەشی دووهەمی بۆ ماڵ و مناڵەکەی خۆم سەرفەکەم بەشی سێهەمی لە پێناوی خوایە ئەبەخشم ئەیکەم بە سێ بەشەوە سێ دیناری تیا بێ دینارێکی لەسەر باخەکە سەرفەکەم دینارێکی بۆ ماڵ و مناڵم سەرفەکەم دینارێکیشی لە پێناوی خوایە ئەبەخشم وتی لێ ئەوەیە سەیکەن برا بە ڕێزەکانم سەی تجارەتکەن خەڵکانێک هەیە لەگەڵ خوایە بینیان یعنی عەجیب و غەریبە ئەم مەسائلانە ئەمە پەیوەندی بە هەنێ مەسائلەوە نییە کابرایەک گەنجێ کوڕەکەی خستە زانکۆیەکی ئەمریکی لە کولێژی ئیدارە و ئیقتصاد ئەی خوێنە کوڕەکەی خستە کولیەی ئیدارە و ئیقتصاد لە زانکۆیەکی ئەمریکی کوڕەکە طبعا 4 ساڵ باوکی هەورێدا لەگەڵ یاودەی کوڕ پێگەیشت و الحەمدولله کولیە و زانکۆی تەواو کرد دوایەوە تەعینات نییە خۆتان نەزانن کوڕ هاتەوە لەگەڵ باوکی دوکانێکی معرەزێکی هەیە معرەزەکە چی تێ ئەفرۆشێ سەلاجە و مجەمیدە و غەسالە و فرن و ئەو شتانەی کە ئەو دوکانانەی لەو جۆرە شتانە ئەفرۆشن کوڕ هاتەوە لەگەڵ باوتی باوە خۆتە زانی تەعینات نییە و ئیشێت نییە من حەزەکەم یارمەتی تۆ بەم و تۆش پێویستت بە یارمەتیە وتی جا کوڕم من ئاواتم ئەوەیە هات و ماوەیەک 10-15 ڕۆژێ لەگەڵ باوکیە ئیشی کرد تەماشای کرد باوکی گشت سەرمانێک یەکێک لە ئامێرەکانی ئەکا بە خێر ئەیدا بە فەقیرێک ئەیدا بە ماڵێکی فەقیر مانگ وا هەیە سەلاجەیەکە داتە ماڵێکی فەقیر مانگ وا هەیە مجەمیدەیەکە داتە ماڵی فەقیر مانگی وا هەیە فرنێکەدا مانگی وا هەیە غەسالەیەکەدا ئەموتی باوە تۆ هەموو مانگێ ئەمە ئەکەی وتی بەڵێ کوڕم وتی ئەمە چۆنە بێ ئاخر کوڕ باوە ئەمە وا چۆنە بێ جا تۆ هەچی خێر و بێری ئەم دوکانەیە تۆ ئاوای ڕۆیش دەستی کرد بە حەسابات لە یەکی داوەگشت مانگێکە تۆ سەلاجەیەک مەسەلەن 400,000 300,000 دەستی کردە حەسابات ئەمە ئەگەر نەبەخشرێ لە ساڵەکە ئەکات چەنێ و لە 2 ساڵ ئەکات چەنێ و لە 10 ساڵ ئەکات چی پرۆژەیەک و ئەتوانی چی پێ بسێنیت و چی پێ بکڕیت و هاتۆ گشتی حساباتی خستە بەردەست باوکی زانکۆی تەواو کردووە زانکۆی کورد ئیدارە و ئیقتصادی تەواو کردووە خستێ بەردەستی باوکی وتی باوە ها تەماشاکە ئەگەر تۆ ئەمە مانگانە ئەمە نەبەخشی چیەکە و چیەکە ئەگەر 2 مانگ نەیبەخشی چیەکە و ئاوا حساباتێکی 10 ساڵی خستە بەردەستی باوکی وتی باوە تۆ ئەم هەموو خێر و بێرە لە دەست ئێمە دەرەکەی باوکیش تەماشای کرد و پێکەنی وتی بۆ پێم پێکەنی باوە درۆکەم ئەوە هەمووی حساباتە من ئەوەم خوێندوو ئاوایە وتی کوڕم پرسیارێکت لێک وتی فەرموو باوە گیان وتی کوڕم
لسر زەویا سەگ زۆرە دوور لە ڕووی جەنابتان یامەڕ وعجایب وتی طبعا مەڕ زۆرە وتی کوڕم سەگ چەند جار ئەزایێ لە ساڵێکە و مەڕ چەند جار ئەزایە لە ساڵێکە وتی باوە سەگ لە ساڵێکە 3-4 جار ئەزایە هەر جارێکیش 4-5 بەچکە ئەهێنێ مەڕیش لە ساڵێکە جارێک ئەزایە مەڕێک یا دوو مەڕ بەچکەیە یا دوو بەچکە هێنێ وتی باشە کوڕم خەڵک سەگ سەرە بڕن گۆشتەکەی ئەخۆن یا مەڕ سەرە بڕن گۆشتەکەی ئەخۆن وتی کوڕم باوەکیان طبعا معلومە یعنی مەڕ خەڵک مەڕ ئەخوا گۆشت سەگ ناخوا ئەیوتی کوڕم باشە بۆ سەگ کەمە بۆ مەڕ زۆرە دەیوتی کوڕم ئەمەیە ئێوە نایخوێنن لە زانکۆکان ئەمەیە ئێوە نایخوێنن لە زانکۆکان کوڕم بڕێشت هەیە عەقڵی تۆ پێی ناشکێ ئەمە بەرەکەت خوایە ئەبێ ئیسە سەگ لە مەڕ زۆرتر بووە ئەبێ دنیای بخواردایە بەڵام سەیرکە تەماشاکە هەر مەڕ زۆرە بێ و سەگ هەر کەم ئەبێ بۆیە پێغەمبەری خۆشەویستمان ئەفەرمێ صلی الله عليه وسلم ما نقص مال من صدقة کوڕە شرینەکەم هەرگیز ماڵ کەم ناکا بە خێرکردن زیادەکە ئەوەیە خوای تەعالا وعدی داوە لە قورئانە ئەفەرمێ وما أنفقتم من شيء فهو يخلفه والله خير الرازقين وهو خير الرازقين خوای تەعالا وعدی داوە هەر شتێک ئەبەخشی خوای تەعالا جێگەی بۆ پڕەکاتەوە و بە زیاتریش بەرەکەتی تێخا جا بەڕێ ڕێزەکانم ئێمە کێشەکانمان ئەوەیە مسلمانان کێشەکانیان ئەوەیە هەنێ شت هەیە بەڕاستی عەقڵی ئێمە پێی ناشکێ بەڵام خوای تەعالا ئیشەکانی جیاوازە یا ربی خوای ئیسلاحمان بکەی یا ربی خوای هیدایەتمان بدەی یا ربی خوای نوری ئیمان بخەیتە دڵەکانمانەوە یا ربی دڵمان فراوان بکەیتەوە یا ربی ڕەمەزانمان بۆ بکەیتە مانگی خێر و بەرەکەت یا ربی خوای لێت ئەپارڕێنەوە یا رب العالمین لێت ئەپارڕێنەوە لێپاڕانەوەیە کە شایستەی خۆت بێ شایستەی ئەم مانگە پیرۆزە بێ یا ربی خوای ئەوەی نەخۆشی ئێ شیفای بدەی یا ربی ئەوەی احتیاجێکی احتیاجەکانی جێبەجێ بکەی یا ربی خوای بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت ئەوەی گیراوی هەیە دەربازی کەی یا ربی خەڵکانێک داوایان لێکردین لێمان پاڕانەتەوە دوعای خێران بۆ بکەین مسلمانان ئامین بکەن ڕەحمەتی خواتان لێبێ یا ربی شیفای نەخۆشەکانمان بدەی یا ربی خوای بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت هەر کەسێک شتێک کارە دڵیا حەزەکە بۆی جێبەجێ بکەی خوایە ئومێدی بە تۆ هەیە ئومێدی بە دوعای مسلمانان هەیە لەم مانگە پیرۆزە یا ربی کارەکانمان جێبەجێ بکەی احتیاجەکانمان جێبەجێ بکەی خێری دین و دنیای تێ بخەی بۆمان خوایە ڕەحم بە گەنجانمان بکەی یا ربی ڕەحم بە پیاوە بەتەمەنەکانمان بکەی یا ربی ئەوانەمان کە لێرەن و عوزریان هەیە و ڕۆژیان نەگردووە یا ربی خوایە بۆیان بنووسی یا ربی لە خێرەکانی ترشا بێبەشیان نەکەی یا ربی خوایە ئەم کوردستانە لە بەڵا موسیبەت بەدوور بگری عێراق لە هەموو خراپەیەک بەدوور بگری وڵاتانی ئیسلام يا رب العالمين يا ربي خوايا بو خاطرنا وجوانا كانت بو خاطر اسمي عظمي خوت خوايا يا ربي خوايا ضل كان ما صاح كيتو بو خوت يا رب العالمين آمين آمين